شتۆتە چ ئاستێک و سەرکەوتنەکان تا چەند تۆمار کراوە؟ حەزەکەم بە کورمانجی قسە بکەم بۆ خەڵکی وازانم زۆر پێیان خۆشەکە تێبگەن و مەموسەژ وازانم هەر بسۆرانی ئەوە بکە سەرەتا بوو جانپاکی شەهیدی گەورەی من فەرماندای هەڤاڵ ئەبوو لەیلا کە ئەمڕۆ شەهید بوو سەری خۆمان بوو ئەو ڕێز تاوینەن هەرەوە سیپان ئافرین لە ئافرین شەهید بووە ئەوەش ئەمڕۆوە و بوو هەموو شەهیدانی کورد و کوردستان سلااو و ڕێز دەربارەی ڕەوشی ڕۆژئاوای کوردستان لە منبێج ئۆپراسیۆن بەردەوامە هەروەها سەرکەوتن لە دوای سەرکەفتن تۆمار دەکرێت هەروەها نەها باژاری منبێج کە باژارێکی استراتیژیە دۆرپێچ کراوە و هەروەها هێزن سووریا دیموکراتیک لە پێشڕەودانە و دوێ باوەڕێدامە نەتەنێ مەسلەی عسکەری پێشکەفتن هەیە بواری سیاسی و دیبلۆماسیداژی پێشکەفتن هەنا کە بەهێتر ژە شەش نوێنەرێن وەکو بالیوز لە ڕۆژاوای کوردستانە لە ئەوروپا و لە وڵاتێن دن هاتنە ئەساسکردن و پەژراندن ئەو ژی دکارم بێژم شوڕەشا ڕۆژاوای کوردستانê di qonaqeke gelek girîng da derbas dibe û di wê qonaqê jî ez di wê bawerî da me Amerîka û hêzên navdewletî ke şeş dewlet têda beşdar e razî ne ji xebatê Rojavayê Kurdistanê û bi taybet Brêt Margur ke li hat Kobaniyê destxweşî li îdara zatî jî kir û destxweşî li hêzên Sûriyayê Dîmokratîk û YPG û YPJ jî kir ku bi yek xebat bi yek deng Rojavayê Kurdistanê diparêzin û yek biryar heye yek îdara heye û eva jî cihê destxweşiye ku Amerîka bidê bistînê û berdewam bike xebatê Rojavayê Kurdistanê û alîkariya wan bi gorî gotina Brêt Margur که اوایه اگر روجاوای کردستان به وی رنگی بردوام ببه به یک بریار به یک هیز لشکری به یک اداره امریکا و هیز هوپیمان آمدن تا پیوندین استراتژیک بردوام ببن و روجاوای کردستان بکن نمونک لروجلاتی ناوین وکو جهکی آرام نه نوجان لدوی روخاندنی سایکسپیکو ریکفتنا سایکسپیکو زۆر باشە ئەو دۆخەی کە بەڕێز هۆزان ئەفرینی باسی کرد لە خۆراوەی کوردستان چی گۆڕانکاریەک لە هاوکێشە هەرێمایەتی و نێودەوڵەتیەکانە دروست دەکات؟ گۆڕانکاری زۆر گەورە بەدیدێنێ چونکە بەر لە هەموو شتێک ئەوانەی کە بە شێوکی سەرەکی لە ناو سووریا با بڵێن سیاست پیادە دەکەن و هێزیانەیە بە تایبەتی تورکیا لەم بەرەو پێشچوونانەدا زەرمەندی یەکەم دەبێ لەبەرەوەی کە ئێستا ئەمڕۆ نووسەرێک نووسی بووی ئەردۆغان هەموو ڕۆژێک لەلایەکەوە زلەیەکی سیاسی دەخوا زلە لە دوای زلە کەوتن لە دوای کەوتن نیشانەی شکستەکانی ئەردۆغانە تەنانە دەردۆغان هەڵەیەکی سیاسی ئۆتۆ گەورەی کردکە گوتی دەبێ ئەمریکا لە نێوان ئێمە و لە نێوان کووردا یەکێک هەمەڵ بژێرێ ئەم هاوکاریکردن و هەماهەنگیەی کە هێزا پەیمانەکان لەگەڵ هێزەکانی سووریا دیموکراتیکە ئیکەن بە سەرکردایەتی پێدا ئەوە دەگەیەنێ کە ئەمریکا بە تەواوەتی بەرەو ئەوە دەچێت کە پشت لە تورکیا بکات و سیاسەتێکی با بڵێن تازە بە پێی هاوکێشە تازەکان پیادە بکە ئەمە خاڵی یەکەم خاڵی دۆم کە زۆر بە گرنگی ێزانم بە پێی بڕیاری 2254 نەتەوەیەکگرتوەکان کە دانیشتنەکانی جنێڤ دەست پێ دەکاتەوە بۆ دەستپێکردنەوەی دانیشتنەکانی جنێف لە هەموو دانیشتنەکانە لە هەموو هەوڵە دیبلۆماسی نێودەوڵەتیەکانە کاتێکە گفتوگۆ لەسەر ڕاوەستانی شەڕ دەکرێت ئەو هێزانە دەبنە بڕیاردەرکەوە لەسەر زەوی هێزیان هەیە لەسەر زەوی وجودیان هەیە ئێستا ئەوەی کە لەسەر زەوی وجودی هەیە با بڵێن هێزێکی وەکو پێدا کە نزیکەی لە سایە هەژدە لە سایە نۆزدەی خاکی سووریای لە بندەستایە ئەگەر بێت و ئەو ناوچانەی منبەج و ناوچەکانی دیکە کە نەخشەی دواتر بەرەو ڕقە دەچێت چێتە بن کۆنتترۆلی هێزەکانی یەکینەکانی پاراستنی گەلەوە
ئەماوە دەگەێنێ کە لە ناو و توێژەکانی ئاشتیدا ئەوەی کەوا زەوی بەدەستەوەیە ئەوە بڕیاردات و قسەی ئەوە دەخوا بەم جۆرە بۆمان دەرەکەوێت کە هاوکێشە نێودەوڵەتیەکان لە دوای ئەم گۆڕانکاریانە لە ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی کە من پێم وایە لە سووریا و دەست پێکە چونکە لە دوای ئارامبوونەوەی دۆخی سووریا من لەو باوەڕەدام ئیتر هەنگاو بەرەو دەرەوەی سووریا بەرەو ئەوە دەچێکە کە نەخشەی ئەو نەخشە سیاسی و جوغرافیە تازانەی کە لە ناوچەکەدا شەردای ڕشتووە ببن بە نەخشەی واقعی و خۆڕەڵاتێکی ناوەڕاستی تازە بێتە ئارا. زۆر باشە لە ئێسادا لە خۆراوی کوردستان ڕۆژ لە دووار ڕۆژ سەرکەوتنەکان تۆمارەکرێ بەڵام لە ئێسادا باس لە پیلانێکی تورکیا سعودیا قەتار ئەکرێ بۆ بەرگرتن یاخود ئامانج لی ڕێگریکردنە لەو سەرکەوتنانی کە لە خۆراوی کوردستان تۆمارەکرێ ئەم سەرکەوتنانی کە لە خۆرئاوا تۆماریەکەن تا چەند بربەستی لە بەردەم ئەم هاوپەیمانێتی تورکیا سعودیا قەتار دروست کردووە. دوێ باریدا ئەس باوار دەکەم تورکیا بخوا ئارمانجا خۆ ji berê da neyartiya her keyanek her cêgeyekî bi navî Kurd hebe Tirkiye neyartiya xwe jê re dubare kiriye ji ber wê yekê Tirkiye digel hemû aliya êg û neyartiya destkeftên Kurda dikin hevpeymane û Tirkiye jî niha em numunakî bînin dema got li Fransa بري شش هفت مانگا اوي هيزن ناف دولتي يكيتي خراج هاندن لديجي داشه فران تركيا بخو بشدار نبيو تركيا گواز نه جوي هف پايمانه ما ايرو دبيجي از خوازن هف دوي هف پايمانه دا بشدار بم چما جبو چ جبرگو ديت و هف پايمان به تمامي لگل آلين كردي روجاوای كردستانه بون بيك ارتا هف کاری باندکن گشتن روجاوای کردستان ji ber wê yekê niha Tirkiye dixwaze çi bike Tirkiye dixwaze hinek aliyên Kurdî hinek aliyên Kurdî hinek komên hene wekû wa rojê xwe dan ragandin bi navê ketîbet şûreşgerên Kurda li nêzîkî Efrînê duê ketîbana derdikevin hemû behsî mesela îslametî dikun em îslamin û li Efrînê îslametî nemaye û yepege û peyede îslametî li Efrînê neyiştiye em vegerînin em mîlîşiyane ke taze drûst kirawin lengê û drûst kirawin û bo drûst kirawin و مەبەزلی ئامانج لە پشتی دروستکردنیانەوە چیە؟ بڕاستی ئامانجیان ئەوەیە ینی تورکیا دەیەوێت تورکیا پلان دەکێ بۆ ئەوەی کە ئەو ئارامی لە عەفرین هەیە ئەو ئارامی لە ڕۆژاوای کوردستان هەیە تێک بدەن ئارامی نەمینە هەر کێشە هەبێ چەند کەسن 25 کەسن 25 کەس من خۆم تەماشا کرد بڕاستی gelek mijwan naskirin yani mijwan naskirin xelkê Efrîn feqîrin gelek şivan û gavan û evana bûn birastî yani o feqîrine hemû kom kirine yek hebû mala bû malayê ji çend gunda bû ew malaya her kes wî nas sikê yani feqîr bû niha jî mala derdikeve dibêje em şûreşgerin û em îslamin û em dixwazin Efrînê bikin îslamî û em va bikin yani ez dibêjim ew jî serî nagirê eva jî hedefê wan armancê wan ew aramiya heye têk bidin yê du لەلایەن کێوە بەکرێ گیراون çûn لەلایەن کێوە بەکرێ گیراون من ئەڵێم ئەمان ئەو کەسانەی و خۆیان بەشدار بوون ئەوان gelek پێشتر یەن کەتیبەی ئازادی و کەتیبەی سەلاح الدین کە ئەمە بڕاستی لە هەرێمی کوردستان بۆنیان هەبوو پەیوەندیان هەبوو تایبەت لەگەل ئەنە کەسە ئەو خۆشی ئەو دەبێژن ئەو نا دەبێژن ئەم ئالیکارێ ئەنەکەسەنە ئەم ئەنەکەسە ji بۆ خوا هێزە هەری نزیک دبینن سیاسی و دەبێژن ji بۆ هەر ئێرشێکی یان هەر پریارێکی پەیەدە یان ئیدارە زاتی ڕۆژاوای کوردستان دژی ئەنەکەسێ ئەمێ بچن ئەنەکەسێ و ملت بپارێزن ئەف چۆ تێوەتەی ئەف جۆلیە ئەنەکەسێ بە وەکو ئەو دبێژن نویسینە لە ڕووپەلێ خۆدا بەداخەوە مخابن ئەم جیبێت شتی بڕاستی ئەم gelek ئەم نەخۆش ببینن ji ber got em dixwazin ئەنەکەسێ vegerê ser xeta niştimanî ئەنەکەسێ vegerê ڕۆژاوای کوردستانê ئەنەکەسێ ji îtilafê dûr keve em hez dikin ئەنەکەسێ îtilaf da nemîne ئەتیلاف یê îxwana îxwan bi destê Tirkiyê ne Tirkiye ticarî dostaniya Kurdan nakê
تورکیه پر نیار کرداده که ام دبیجن جبرادرین خوی انا کسیرا فرمو ورن قامشلو لقامشلو امرونن ام مناقشه بکن لقامشلو لکوبانی لعفرینه با ام اعتراف بردن جبرگو ایرو امریکا ایدی دست ج روجاوا برناده روجاوای کردستانه امریکا بو دوست کی باش جبر روجاوای کردستانه برجوندی خوش هنه و به همان شی و برجوندی مجی هنه اما برجوندی خوب پارێزن ئەو برجوندی خوب پارێزە یعنی ئەو تێکەلی چییە پەیوەندی چییە سیاست چییە سیاست ئەوەیەک و ئەو هوەرێک و تو بکارەبێ تێدا برجوندی خوب پارێزێ هوەرێک و تو بکارەبێ بکە ئەو ئارمانجێک و خزمەتی ملەتێ تەدایە برجوندی ملەتێ تەدایە ئەو چی سیاستە ji ber wê em dibêjin ji beraderê ana kesî ra fermû ورن دش ائتلاف بردن وکو پیاده چوا دش اوی بردا هیئات تنسیق لشام ودان بردا نا پیاده بخواه که پیاده بجدار اداره ذاتی دا اداره ذاتی کو ایرو لهمو قالك ولاتن ها بالرسمي قبول كرن اجبر وكيجي از بيجم ارمان جوا جروبنا بدسه تركيا واوجي يجيبو تافلافيه تشيبكي از بهویدارم برادرین انا کسی داخلیونی کی بدن ببیجن چه پیوندی ما بوان را تنه جبرگو او دبیجن پیوندی ما هنه انا کسی گرک ببیج پیوندی من نینن چما جبرگو اوانا کسین سبدا مشکلو کی بکن سبدا مالا کی بشوتین سبدا تشکی بکن و بناوی اسلام اول سر انا کسی تی حسب جبرگو یکی ام بهوینه انا کسی وی کوری نکه يعني آنها دیسا جا انا کسی تبو خزینه خوزی ملت جا نرحت بیاد بیجن دي ائتلافنا ائتلاف جي بشتيوانيا جبهة النصر دكا بشتيوانيا احرار الشام دكا واحرار الشام واوانا الشيخ مقصود وندبينن كيما باران كرن كشناچگن زاروكا دكوجن هرشي دكوجن وائتلاف درجه يك اخوان سروكا انس عبد سروكا وجيجري ويجي عبد الحكيم بشار انا كسيه درجه يك اگر اخوان تو مدبار به درجه دوديه انا كسي تو مدبره شما جيجري او انا كسيه جبر وكي انا كسي حتى انها تو برياري خو ندوي تو يعني نا امبيجن نمونه كبينم ائتلاف دبيجي حتى دبيجي بيادي تيرورست جي حتى بقولنا جكريا ام تشتكي هلويستكي جوليه انا كسي نوبينن انه بيجي واتشتا ناروسا ام ناروزينا بالا بوكيوا و هلويستي و جبر وكي جي تماشكا فدرالي ما اعلان كر لرجاوي كردستاني يكسر ائتلافي رابو دنيا اعلامي عالمي دنيا همكم كرن و ديجيتي كرن اما اوليه انا كسجي وانجي رابو وغوتن كوتن واتشيا ابو بارچبونا سوريا عمل ديجي فينا و بينغوبي ام نوخزن و وان بخوشي برتمي باندكر دكوتن ام فدرالي دخوزن بما فدرالي هات راغاندن رابو قبول نکردن الدیجی درکتن زۆر باشە دانانی گروپی بکرێ گیرا و هەروەها هەوڵدان بۆ شێوەندنی ئارامی خۆر ئاوا لەم دۆخی ئێسادا چ خوێندنەوەیەکە لەگرێ ئەمە تا چەند پەیوەندی هەیە بە شکستی سیاسی و دیبلۆماسی و سەربازی ئەو محورەی کە دژی سەرکەوتنەکانی خۆراوە وەستێتەوە ئێمە ئەبێ بزانین کە تورکیا 911 کیلومتر سنووری هەیە لەگەڵ باکووری لەگەڵ ڕۆژاوای کوردستانە 911 کیلومتر نزیکەی 800 کیلومتر لەو سنوورە لەژێر دەستی هێزەکانی یەکینەکانی پاراستنی گەلایە کەواتە ئەم جغرافیایی کە کەوتۆتە بندەستی ئەو هێزە دیموکراتیی کە فیدرالیزمی بۆ سووریا ڕاگەاندووە تورکیا ئەمە بە هەڕەشەیەک لێک دەداتەوە بۆ سەر ئاشتی یاخود ئاسایشی نەتەوەی خۆی بۆیە یەکێ لەو گەمانەی کە تورکیا دەیکا لە ناوچەکەدا لە ناو سووریادا بێژگە لە هاوپشتی سەربازی و هاوپشتی ئیستخباراتی لۆجیکی بۆ هێزەکانی داعش و بۆ جەبهەی نوسرە و بۆ ئەحرار شام و بۆ هێزەکانی کە خۆی دروستی کردووە بێژگە لەو هێزە کوردیە بەکرێ گیرانەی کە بە ڕێزمان کاک هۆزان باسی کرد هێزەکانی سوڵتان موراد و نورەدین زەنگی و هێزەکانی تورکمان و
ئەمانەش هەمووی لە ژێر چەتری دەوڵەتی تورکیا ئەم شەڕە بەردەوام پێدەن. بەڵام سیاسەتێکی دیکە هەیە کە تورکیا بە شێوەیەکی ورد پیادی دەکات. ئەو سیاسەتاوی ژەوەیەکە ئێمە دەزانین کە هێزەکانی سووریای دیموکراتیک بە سەرکردایەتی پێدا زوربەی زۆری جەنگاوەرەکانیان بە ڕێژەی لە 1970 بۆ 75 بریتین لە هێزانی کە گرێدراون بە پێدەوە. بۆیە تورکیا دەیەوێت لەسەر وەتەری نەتەوەیی و ئاینی گەمەیەکی قێزەونکە لەسەر وەتەرە نەتەوەیەکە بۆ نمونە داعش ئێستا لە ناو منبەج و ئەوانەیە نەفیرعامی ڕاگەیاندووە بە هاوکاری تەواان تورکیا، چونکە هێزەکانی تایبەتی تورکیاش لە ناو شەڕەکە دەبینرێن کە لەگەڵ داعش شەڕەکەن. ئەوەی ڕاگەیاندووە کە ئەم هێزە کوردیانە دێن منبەج داگیرەکەن، چونکە ئێمە دەزانین کە تێکەڵابوونێکی ئەتینی زۆر قورس لە ناو خاکی سووریادا هەیە. یعنی ئەوەی من معلوماتمە بێ بۆ نمونە جەزیرە لە 130 دانیشتوانەکەی کورد نییە. بۆیە دەبێمانە نوێنەرایەتیانە بێت. تورکیا دەیەوێت لە ڕێی دروستکردنی ئەو با بڵێن ئەو پروپاگەندە سیاسانی کە گوایە ئەم هێزانە کوردن و خاکی عەرەبی داگیرەکەن، ئەمانە دێن گۆڕانکاری لە دیموگرافیا دەکەن، ئەمانە دێن وەکو چۆن پێشتر لە ناوچەکانی گرێسپی ئەمانە ڕایەنگەیان کە پاکتاوی نەژادی ئەنجامەدەن. ئەیەوێت لەم ڕێگەیەوە بتوانێت درزێ بخاتە ناو هێزە کوردیەکان و هێزە عەرەبیەکانی گرێدراوی ناو با بڵێن سووریای دیموکراتیک. بۆیە ئەمە گەمەیە کە دەبێت لە ڕۆژاوای کوردستانە حسابی لەسەر بکرێت و بە وردیەوە مامەڵی لەسەر بکرێت. ئەمە خاڵێکی دیکەش ئێمە با بڵێن لە بیرمان نەچێکە لە ناو سووریا سەدان بگرە نزیکە بێتەوە لە پتر لە 1000 هێز شەڕی بە وەکالەتەکەن. قەتەرمان هەیە، سعودیەمان هەیە، وڵاتانی دیکەی کەنداو هەیە، تەنانەت هێزەکانی وەکو حیزبوڵڵا و هێزەکانی سەر بە ئێران و هێزەکانی دیکەی. ئێستاش رووسیا چەند هێزێکی دیکەی لە ناو سووریا دروست کردووە لە مەنتیقەی تەبەقە و ئەمانەوە ئەوانیش هێرشەکەن. شەڕێکی نێودەوڵەتی جیهانی پچکۆلە لە ناو سووریا پیادە دەکرێت. بۆیە لە ناو ئەم شەڕە گەورەیەدا ئێمە دەبێت تەنیا پشت نەبەستین بەوەی کە لە ناو جەنگا کێ سەرکەوتوو دەبێت، بەڵکو دەبێت لە ناو پرۆسە سیاسیەکان و لە ناو ئەو ڕوخسارەکانی دیکەی سیاسەتە ئاگاداری سیاست بن کە تورکیا چەندین جار لە باکووری کوردستان و لە شەڕی خۆی لەگەڵ با بڵێن تەنانەت باشووری کوردستان و تەنان لەگەڵ قوبڕس و تەنانەت لەگەڵ سوپای ئازادی ئەرمینیا کە کاتی خۆی تێکیشکان ئەم سیاسەتە قێزەونانەی بەکارهێناوە تا ڕادەیەکیش توانوێتی سەرکەوتنی تیا بەدەست بێنێ. بۆیە ئێمە دەبێت ئەو خاڵە بە هەند وەربگرین کە نەتوانێت درست بخاتە ناو ئەو هێزانەی، چونکە لە ناو هێزەکانی سووریا دیموکراتیکا تەنیا کورد نییە و کوتمە عەرەب هەیە، چەرکەس هەیە، مەسیحیەکان هەیە بە چەندین شێوەی جیاواز، سریانیەکانن، مەسیحەکان دیکەن، عەرەبی دیکە هەیە لە نایانە. هەموو ئەم هێزانە دەبێت میکانیزمێکە بێ بۆ ئەوەی کە لە دوای ئازادکردنی ناوچە عەرەبیەکان ئەوانە بتوانن کە لە ناو جەماوەری ئەو هێزانە یاخو لە ناو جەماوەری شارەکە خۆیدا هێزی سڤیل هەڵبژێرێت و بە شێوەیەکی دیموکراتیک وەک لە شوێنەکانی دیکە ئەنجام درراوە بتوانن خۆیان حکوومەتی خۆیان پیادە بکەن. بەم جۆرەش تەنیا تاکە ڕێگەیەکە پیلانەکانی تورکیا شکستهێن. زۆر باشە. هەرچەندە ئەم جۆرە میلیشیانە دروستکرێ یاخۆت ئەم تاقمانە بەکرێ بگیرێن وەکو بەڕێزە باسی لێوە دەکەی و باز لەوە دەکەی کە ئەنەکەسە پشگیری لە دروستکردنیانەکە، ئەمە هیچ لە واقعی شۆڕشی ڕۆژئاوا گۆڕێ؟ توکارم بێژم نەها شوورەشی ڕۆژاوای کوردستان ئەوە 5 ساڵە جێخۆگرتیە، یعنی ئەنها هەر ئالیەک دەست بدە ئەوە پشتیوانیا ئەنەکەسێ ئەو دەبێت و ببێژێ بڵا لەگەل ئیدارە ذاتی بێ یەک ئەو یعنی ئەنەکەسێ بخۆ دو حزبی چوچکردنی بڕاستی نایە ئەو قەمازن ژبەر گوبەری 13 حزبون 13 حزب هەموو ژێ جیابوون نەها لەور l'îdara zatî û bi hevkarin û bi hinek xebatê din hene ama êgo enekesê niha eger ê alêkarî enekesê dikin kî ye îtilaf e ez numûnekê bêjim îtilaf wa rojê Enes Abde serokê îtilafê hat Hewlêrê daxwaza çi dike daxwaza
پێشمەرگە دەکێت دەبێت پێشمەرگە ژمارە بشینن عزازێ ji bo em li wir şer bikin başe li ezazê kî heye ezazê kî ye ezazê Efrîn heye û naverê wê Kobanî heye ezaz Beşar Esed ne li ezazê ye Beşar Esed li Laziqiye û li Şamê ye dibêje pêşmerga bînin ji bo em rejim bixin rejim nemîne rejim li ku ye rejim ne li ezazê ye ezazê navçeyekî biçûk e di naverê Efrîn û Kobanî de ezaz ê Efrînê ye berê nahiyek bêjin nahiya Efrînê ev ezaz ê Efrînê ye baş e çima ji bo çi îtilaf hemû Erebin û bi taybet haqa hêzên xwe hene çima daxwaza pêşmerga dike ji Herêma Kurdistanê û taybet ji Partî Demokratîk Kurdistan dibêje ji bo ku em tewazunekî eskerî em saz bikin li hemberî rejîma Sûriyê lê hinek çavdêrên siyasî jî wiha dibêjin û xelkê me yê Efrînê jî wiha dibêje dibêje hatina wa hêzê pêşmerge bi biryara îtilafê ye îtilaf bi biryara Tirkiye dibêje ez ê Efrînê dagîr bikim ez ê Rojava dagîr bikim roj bi roj ban dike Tirkiye dema godît Amerîka piştîvaniya YPG kir ku ava Ferêd derbas kirin ku Erdogan digot hewa hêla Sûr e nabe derbasî Rojavayê ava Ferêd bibin îro hêz derbas bûn giştin min bêje ji ber wê yekê anayê çi bike Tirkiye wê Kurd bi Kurd şerre eva siyaseta Osmaniya ye Erdogan jî biçkê Osmaniya ye yani dixwaze siyaseta kalkên xwe dubare bike hêsin bi hêsin yani bû nimune Kurd bi Kurd kî ye pêşmerga bibe ezazê li ezazê wê pêşmergê hêrî kê bikin wê hêrîşî YPG bikin çima derdûrî ezazê YPG girtiye ji du aliyava û alîkî din Daişe Daeş herkes zane Daeş xwe berme nagire li ber hêza Kurdî nagire li Rojavayê Kurdistanê êwe jî hûn zanin kes xwe nagire yani Daeş ev Daeş ketî û mantiqanekî we rizgar kirin naverê Kobaniyê û Efrînê ji ber wê yekê ene kese dibêje pêşmergeyê min in pêşmergeyê te ne pêşmerge berê enekesê digot pêşmerge digot em bê peyadêra nabin yek çima pirs canî digot çima nabin yek mesulê wan digot ji ber ku peyade hêzekî eskerî ye ême hêzekî siyasî ne em dijî eskerî ne em aştiyê dixwazin em aştî xwazin em ne şerkerin peyade ji ber ku eskerî ye em ji peyadê dûrin heva enekesê digot îro çi dibêjin îro jî dibêjin pêşmergê me hene em ê herin em ê li ezazê em ê bikar bînin Enes Abde dibêje em ê li wir bikar bînin li dijî kê bikar bînin her kes dibêje wê dijî Kurda bê lê hema hinek feqîrê me hene ed enekesê dilpakir hinekî xelkê me enekesê milletê xwe dilpakir nizane we tişna nav kirin êgo bifkirîna çima dihêzî çêbin yani dihêz wekû Herêma Kurdistanê bibin dîsa bi hevde kevin û hevde bikujin û hevde ew bikin nabê ev hêza hêzeke ye Amerîka pê îtiraf kiriye derkiriye زۆر باشە زۆر باشە ئەگەرم لای بەڕێزێ بەڕێز جدعان علی ئەندامی ئەنەکەسە لە ستودی کورسات لە هەولێرە بەشداری لە پانۆرامادا کا سڵاوت لێ بێ کاک جدعان من ئێمە لە ستودی پانۆراما گفتوگۆمان کرد سەبارەت بە بەرەو پێشچوونەکانی خۆرئاوا هەروەها ئەو سەرکەوتنانەی کە لە خۆرئاوای کوردستان ڕۆژانە تۆمارەکرێ بەڵام ئەوەی کە گوێبیستی ئەبین دروستکردنی چەند گروپ و تاقمێکە کە بەڕێز کاک هۆزان عەفرینی ئاماژەی بەوە کرد ئەو تاقمانە لەلایەن ئەنەکەسەوە دروست دەکرێن و هەروەها ئەوان ئەنەکەسە پشتگیری و پشتیوانی ئەو تاقماناکە لە کاتێکدا ئامانجی ئەو تاقمانە تێکدانی ئاشتی و ئارامی خۆراوی کوردستانە بۆ چوونی بەڕێزێ لەو بارەیەوە ئێمە ئەم وەک ئەنجومانە نیشتیمانیا کوردی هێزێ مە لەشکەری حالێ حاضر حتا vê deqê yek leşkerê me yek cekdarê me di hindirwê Kurdistana Sûriya de nîne heger grûpên hebin weke kak hozan nasnama wa nas dike û gelekî miteekide inu ev ne ê encumana niştimaniya Kurdî ne ev aîdê wî ye ew negote bêje encumanê heta tişta buave bike û bêje ev yek ême ez dibêjim ji xala talî ve ئاگۆ کاک هۆزان لەسەر دشتەغلی نەها قسە دەکرد لەسەر پێشمەرگا و ئەنەس عەبدێ هاتناوی باشووری کوردستانê
و دعواوی انه پێشمەرگە دەرباسی کوردستانە سووریا ببن ji bo birakujî çê bibe û ji bo her ne min bi şer bikin ez dibêjimê de îro nefesa wî piçkî baştir e ji ava carê dîgo min dîtî bes we nasnama biraderê me û mamosta hozan daniya çavdêrekî siyasî we nedaniya nûnerê peyadê li ser televîzyonê qisa bike ئێمە ئەس دبێقەی نەهاژ نوونەرێ پەیەدێ ژی توشتر و بهتر دشتەغلی ئێمە کێشا مە و پەیەدێ چییە وەکە کورد divê em vê xalê ji hevdû derxin xîlafa me û peyedê kêşet nav me û peyedê de wek Encûmena Neştimaniya Kurdî hevpeyman û rêkeftinê gotnav me de çêbûne peyedê iltîzamê pê nakê هەولێر یەک و دۆ و دهۆکی ژی و ملحقاتێ وانا ژی ئەو چوون تازە تشتە نو درست بوونە لەسەر عەردێ دەستکەفتن bi destê peyedê ve zor bûne û zehf bûne bûye desthilata wek erebî dibêjin mutlaq hemû tişt destê wê nadeya û bîdelîl got hemû tişt destê wê nadeya û hêzeke xurt li ser erdê hevalê me hemû digirê rewşa siyasî rawestandîya rewşa aborî û a xelkê milletê me ji berçîbûna qajwaja wînaya û tilabê me û xwendevanê me xwendin li wana diherime û xera dibe û gêncê me firset û derfetê şixul û îş nemaye li hundir wê Kurdistana Sûriya bes tiving tenê li cem peyedê muhim e her kesek layîngirê peyedê bê yan wê rajê tivingê yan dijminê wî ye ev rengê henê ti cara aramiyê ji Kurdar û ji deverê Kurdî re dirist nake û peyda nake êgo xizmeta milletê Kurd û qediya Kurdî di Sûriya de bike û êgo rajê tivingê û herê bi Emerîkana û bi xeyrî Emerîkana re şer bike li Reqayê al min bicê di serî de Daeş hêzeke tîrola milletê Sûrî bi tevayî gereke alîkar bin bi hev re vê tîrolê ji Sûriya derbixin eva dirist û rast e lê em wek neteweke taybetmendîke me heye di hundir wê Sûriya de wek milletekî ji pêkhatiyê Sûriya mafne me hene di Sûriya de bercewendiyê netewî hene divê em girantî û demanata bistênin hêzê got em buware alîkar bin mafê milletê me demanê û girantiyê bidê me niha hêzê leşkerî ê peyedê êgo şer dikin di destpêka qîrana Sûrî de heta vê deqê yek xal garantî ji kesî me nedîtiye gotî mafê Kurd divê cêbicî bibin beramberî wê ez jî bi te re şer bikim li filan cî û li filan cî Enes Ebdê negotiye bila pêşmerge derbasî Sûriya bibin ji bo birakujî çê bibe ême em dibêjin di gor rêkeftina dihokê me gotiye hêzê leşkerî ê her du aliyan ê Encûmena Kurdî û ê peyedê divê قیادەک سەرپەرشتیکەوە و غرفەت عملیات شێ ببێ و ئیدارە بکێ me negotiye bira dihêzê leşker ji hev xeyîdî bin û berêk çekê wa li singa hevdû bê ji bo birakujî çê bibe em dijî birakujiyê ne em naxwazin birakujî çê bibe û em nahêlin birakujî çê زۆر باشە زۆر باشە کاک جەدان دواترێ گەڕێم و لای بەڕێزە bêjin hegertê ji keremata ji keremata ji vê em mesele divê diyar bibe em weke beşek ji milletê Sûrî Kurd em bi kêre alîkariyê bikin got mafê me cêbicî nebe demanat û garantî nebe ti care em qebûl nakin bi kesî re raj neçeke û herin pê re şer bikin ev rengê got peyedê dike ême em wek nerîn dibînin tiştekî nedirist û şaşa ji ber got mafê Kurda garantiyê nastênê bira ji min re bidê xuyakirin ka Hozan Efrînî bêjê me em çûne şerê Reqayê em çûne şerê min bicê
بەرامبەری گۆهەگەر تەواو بوو ئەمشتیرۆ لێ خەلاص بوون مافێ کورد جێ بدەبێ فلان دەرێ فلان تشتی فلان خالی ڕێکەفتنێکێ تشتێکی دەمانێکی شانی مە بکێ شانی ملەتێ کورد بکێ ji بۆ dilêwî rehet bike bikeve cehda زۆر باشە ئەمێ چن و ئێن وێ بێژێ ئەردۆغان ئەنجومانە کوردی چێکری ئەنجومانە کوردی چێبوو بوو و ڕێکەفتنێ دناف ئەنجومانە کوردیدا بەیادێدا هەنا هەنگێژی ئەردۆغان هەبوو و هەنگێژی کەسێ خراپ هەبوون و هەنگێژی ئەمە ئەندا بوو ئەتیلافێ دەومە نەگوتی ئەتیلاف دبێ عائق و دبێ کێشە پێشە ئەتیفاقا مەو پەیادێدا زۆر باشە کاک جەدعان ji boî rê bigirê kekê hozan Efrînî bes gotinekê kekê hozan Efrînî bira peyedê rê bigirê ji bedêla got Enes Ebdê emir an Erdogan emir pêşmergê Rojava bike bira rê bide rêkeftinek çê bibe bi hevra li milê hevdû berevaniyê di ber milletê Kurd û devera Kurdî de bikin. زۆر باشە em tuhma babijne bi serwana de. زۆر باشە دواترە گەڕێمەوە لای بەڕێزێ کاک جەدعان کۆمنتی بەڕێزە لەوبارەوە سپاس وڵی من پێم وایە لە ڕووی منطقی سیاسیەوە کاک جەدعان دووسێ هەڵی کردووە یەکەمیان ئەوەیە کە باس لە بەرژەوەندی نەتەوەیەکە من تێناگەم کە بەرژەوەندی نەتەوەی ئێمە لەگەڵ تورکیایە ئەگەر باس لە بەرژەوەندی نەتەوەی بێ بەرژەوەندی نەتەوەی ئێمە ئەوەیە کە ئێمە لەگەڵ نەتەوەکەی خۆمان نابین نەک بڕۆین دەست بخێنە ناو دەستی ئەو هێزانەی کە تورکیا هەمومان نەزانین و بینیمانەوە هەموو دنیا باز لەوە دەکا کە تورکیا سپۆنسەری یەکەمی داعشە و داعش یعنی تورکیا یعنی داعش باشە ئێمە گەر باس لە بەرژەوەندی نەتەوەی بکەین بەرژەوەندی نەتەوەی لە ڕۆژاوای کوردستان ئەوەیە کە ئێمە هەمومان لە یەک بەرەیابین لە یەک بەرەیابین و یەک گوتاری نەتەوەی نیشتیمانیمان هەبێ ئەمە یەکەم دۆمیان باس لە هێزی پێشمەرگە ئەکا من نەمبیستووە هێزی کێک پێشمەرگە هەبێت تورکیا دەست بەسەریا بێنێ و تورکیا مجامە لێ بکات و بەپارەی تورکیا دروستکرێ ئەمە خراپکردنی ناوی پێشمەرگەیە پێشمەرگە ئەوەیە کە هەمومان بینیمانە هەڵقوڵاوی گەلە بە پارەی هیچ کەسی هەڵ ناسوڕێت و بە ئەمر و بە فەرمانی وتێلەکانی ئەستەمبول و بڕیارەکانی ئەوەی کە بەخۆی هەڵێ ئۆپۆزیسیۆن و خاوەنی بڕیاری سیاسی بێت و جێگەی سیاسی داوا بکا بەڵام پێگەی ڕاستەقینەی خۆی تەنیا لە ناو وتێلەکانی ئەستەمبول و ئەنقەرە و هی وتێلڕۆتانایە بێ ئەمە جێگەی پرسیارە خاڵی دووەم کە من پێم وایە هەڵەیەکی سیاسی دیسانەوە بڕیارەکانی نەتەوە یەکگرتوەکان سێ بڕیار هەیە 2254 2258 2248 هەر سێ لەم بڕیارە باز لەوە دەکات دەڵێ هەموو هێزەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا دەبێت کاتێک لە ناو گفتوگەکانی ئاشتیا دانیشتن و باز لە داهاتووی سووریا بکەن کە ئەمانە شەڕی ڕاستەقینەی داعش و قاعیدە و جەبهە نووسرە و هەموو بە ئەو هێزانە بکەن کە گرێدراوی تیرۆرن ئێ باشە ئێمە لەم کاتەیە کە دەبینین کە تۆ تاقە بەیانێکت نییە لە گەڕەکی شەخ مەخسوودا چەکی کیمیایی بەکارهاو ئەنە کەسە بەیانی دەرکرد و بەداخێکی زۆرەوە من حەزمە کرد ئەنە کەسە زمانێکی نەتەوەیی نیشتیمانی هەبوایە گرێدراو نەبووایە بەو زمانی کە ئەردۆغان داوایە کاوکەت سەرۆگۆزیرانی دەرکراوی تورکیا ئەحمەد داودۆغڵۆ هات بۆ هەولێر و تۆقی لەگەڵاکردن و ڤیددیۆ کاشی هەمووی ئاشکرا کراوە بۆیە یعنی من پێم وایە ئەم لێکدانەوانە تەنیا لێکدانەوە و پاساهێنانەوەی سیاسیە دەنا ئێستا لە ناو ڕۆژاوای کوردستانە هێزیەکەیە هەزاران شەهیدی داوە لە پێناوی ڕزگارکردن و بەرگریکردن لە شەرەف و ناموسی هەموو کورد مە یەکەم دووەمیان هێزیەکەیە کە هەموو دنیاشانازی پێوە ئەکات کەوا لە کوبانێ بوو بە سەروەری بۆ هەموو دنیا من لام سێرە یعنی ئەنە کەسە باسی ئەوە کە ئەمان مافی کورد و مافی نەتەوایەتی باس ناکەن و نازانم نایسەلمێنن هەروەها هێزیەکەیە کە ئەو هەموو شەهیدەی داوە هێزیەکەیە کە هەموو دنیای بە شوێن خۆیان پەلکێش کردووە نەک هێزێک بێت کە لە وتێلێکا بێت و مەعاشێکی زەلیلانە لە تورکیا و لە حیزبەکانی باشووری کوردستان وەربگرێت و لەسەر داخوازی ئەم حیزبانە بێت قسە بکات و بێ ئاخاتنکە شتێکی دیکەش کە زۆر گرنگە ئەو دەستورەی کەوا
لەم هەفتەی پێشوەدا کە تەسەروبی پێکرا کە دەستوری ئایندەی سووریایە. ئەو دەستورە دەستورێکە کە باس کرالەوەی کە ڕژنووسی دەستورە بە رووسیا و ئەمریکا پێکەوە ئامادەیان کردو. لەو دەستورەیە زۆر بەباشی ئەیخوێنیتەوە کە سیستەمی داهاتوو لە ناو سووریا سیستەمێکی فیدرالی ئەو سیستەمەیەکە پێیەدە داوای کردو پێیەدە بە زەبری هێز ئەیسەپێنێ بەسەر هەموو سووریای. ئەمە یەکەم. دومیان لەو سیستەمەدا دەوڵەتی سووریا دەوڵەتێکی عەرەبی نییە، بەڵکو بە ئاشکرا باسکراوەکە زمانی کوردی و زمانی عەرەبی پێکەوە دەبێت زمانێکی ڕسمی بن. باس لەوە کراوەکە دەبێت پەرلەمانی هەرێمەکان با بڵێن حکوومەتە فیدرالیەکان هەبێت و سەربەخۆ بێ. هەموو ئەمانە من پێم وایە دەستکەوتی زۆر گەورن. پێم وایە یعنی شتێکی باش نییە کە ئەو بە ڕێزانە لە ئەنەکەسە لە پێناوی هەنێ دەستکەوتی شخصی خۆیانە چاو بنوقێنن لەو هەموو دەستکەوتە گەورانە و تەنیا باز لەوە بکەن کەوەڵا ڕێگە نادرێت. زۆر باشە ئەگەڕمەوە لای بەڕێزە باس لەوە کرێت کە تورکیاوێ لە خۆرئاوا سنوورەکان داگیر بکەویش لە ڕێگەی چەند تاقم و دەستەیەکەوە کە خۆی دروستی کردوون وەش ناوچەی شەهباشی وەکو دەستپێکێک دیاری کردووە. ئامانجی تورکیا لەمە چییە؟ حەزکم سەرەتا ji bo bireder got ka kozan nasname wan naseke wan grupane ku terörist ka xo ava kire le niziki Afrinê bira yani ez ew dibêjin dibe em niziki anekesena min jî got bala anekesê daxiyarî ki bide ve çim ew pêwendî min pê nîne eva ev wacib ev yasayeke wekû yasa ê du diyê hatina Enes Abdê bû hewlêrê و بخوجي راگهاندن هموان وان جوان راگهاندن انه انس عبدی داخوزا پیشمرگی کریج بو احزاسه يعني اوا نه از بیجم او خود بیجن گلک راگهاندن هنه در هنه وان وات شاگوتی و وان جوه دمه بیانامه یک درخصن تیدا دبیجن کریارن پیادن تروریستی لرجاوای کردستان لدیجی ما بردوامه لدیجی لنگر و دو سنمه بردوامه اوا دو آلیکی دا پیاده دکن تروریست پیاده دکن دیکتاتور پیاده دکن هر تشت و دو آلیکی دن داجی دبیجن که ام ورن ببن یک یا ام به هر کار بکن ای باشه یکی تروریست چاو تی پیر کار بکی تفکر تروریست چاو پیر کار بکی تفکر ظلام رژیم تی چاو پیر کار بکی معنی خودی تروریستی معنی خودی ظلام رژیم معنی خودش خورب خلقیت کنه و تو خورب خوجید کنه یعنی اول راستی که چما جبرگو کسی که گمجار گو تروریست خلاص بيرا نادم ناسينم يا كسك منكر ديكتاتور بيرا نادم ناسينم يا كسك بيرا كم جو اي دجمنه اولي دجمنه اولي غير دجمنه بيرا نادم ناسينم تطابي جبر بيك از دبيجم ي برجمدين نتويجي دبيجي وريكافتن هادو اوليان بيدا انا كسي از بيجم دما ريكافتنا انا كسي و بيدا تشبو ودمي سينزا حسبون ندو حزبون سينزا حزبون لهوليرجي ولدهوكجي دنابو حزبنا دا حزب مازن هنا بارتي هي كتيا ديمقراطيكا كرد ابرز شخالي لعفرين درجه دوديه لجزيره درجه سيه لكوباني درجه دوديه بارتي كي انا خدي هذا بارتيا ديمقراطا كرد لسوريا برز نصر الدين ابراهيم بارتيا هر یک بنی کردای اور جاوایا هر کزانه اب بارتي گنگود نو انا کساس یه قطب بینه یه پارچه بینه هر کزانه جبر ویا کیجیم اب پارتیانا و پارتی چپ پارتیا دموکرات دن پارتیا چپ دموکرات پارتی دن هموج یه قطبون اوا و دمه کواتا دبیگو انا کسی و پارتیانا وگرنی ناف خو پس را پیاده اوا فکر خود بجم نه از ننونه پیاده ما از فکر خود بجم کو روزنامه وانه کسر بخو و دمه ما في هر کسی جا انا کسی هیا بیجه امر رکافتنا هولیره و او دو که ام التزام بکن ام جب کن جبر گوه چوغه سینزه حزبون ناکادو حزبن باشه اگر نه پیاده ور رکابه از دی بیجم پیاده تو نونرتی کسکی ناکه ودمه چما تو چه تحقق پارتی بردانه تو چه به دو پارتیا رو تو پی دو پارتیا کتیه او دو پارتینا از راستی جی بیجم اگر نش برز برزانی با و نش پارتی دموکراتی کردستان با براستی تو کسی سلاوی ندادی اف اید انا کسی چون کس نمایی انا کسی دو پارتی تو دانه پارتی گرینگ هموجی درکتنه همول روجاوای کردستان نه منو بگوتن جبر بیا که از بیجم ایدی بلا زیده
يعني ام مثلا يعني خود زيدا مازن نكن يعني ام غوري وقت به او خو بينغ اوف فيجن جوروبرجن جول جير بيمان او كان ام زيدا نك جبرغو تشمو بريجي دغوتن يا فاجي ناي قبول كرم بلا يا فاجي وري جما بنوبي انا كشي انا جما امريكا يرو امريكا تين دبن الله يا فاجي دو شاردكن يعني انا برسكي بكم اب هر دو حزب ده انا كشده آمدنه بو پیشمرگانو بشینن وکو امریکا چو هیج امریکی با آله یپگه دو جبهه شردا اون آمدن بو رنگی اگر آمدن از 24 ساعت لسر کانال تلویزیون از پشتیوانی وان بکم اگر وکو دبیجن هیزن عربی تن چما ما قبول نکن برای من هیزن عربی تن دبن آله وان دانه همو دبن آله یپگه دانه و ای سوریا دموکراتیکن تجی تکید بینو آله کبی ام از پشتیبانی و دکم جنها دا سوزدم از ده همو قانولا دا اگر پیادهجی قبول نکر از سه پیادهجی از لدیجی پیادهجی از با اخفم اما تو تدبیجی نا هزامن جدا به آلامن جدا به هر چیزی من جدا به یعنی نابه ویدمه نه بری هیزک لشونه کی هیا نه مالا دوبرا هبن براک وی مالا برایدن و دستور دخوازه دستور براک ای مال براک دستور دخوازه یا تو هیزکی عسکری و جگلوی ترکیه پشتیبان داد که دبیجی ترکیه دبیجی دبی گواه پیشمرگه در باس من ترکیه خیر و دبیجی بونمونه داود احمد اغلو گود اردوغان گود انس عبد ظلام ترکیه درجه که اخوان مسلمین و دبیجی عرب همون ها باند کن هوارد کن دبیجی شما پیاده نیل انو اوانو و سوریه باشه معنی خود تکی هر وکو ائتلاف تکی هر ائتلاف ایرو لدیجی پیاده اجباری وی که از وی دخوازم یعنی به شروع بکم یعنی از بیجم اگر برجوندین اجتماعی بو برادر می انا کسی از بیجم فرمو ورن لگل پارتی اندن بگرن انا کسی ساز بکن و بوی هجه از بوارما رکافتنا دوهو که گره که وری جبجی کرن اگر و سینزه حزبی دن وگرن نو انا کسی اگر نو بده حزبو پیاده اگر وری لگل ور رکاوی معنی خو پیاده جی گوری برجوندی حزبی کار دکه نه گوری برجوندی نتوی کار دکه زۆر باشە وەڵامی پرسیارەکەی من نەداوانێ بەڵام دواترە گەڕمەوە لەبەر دەبێ بۆچوونی بەرز کاک جەدان وەرگرم کاک جەدان لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆمەڵێک بە ناوی کەتائبی ثواری ئەکراد لە خۆراوی کوردستان خۆیان ڕاگەیان و هەروەها ئەوەشیان ڕاگەیان کە دژایەتی پێداکەن لە خۆراوی کوردستان کە ئەمە لە کاتێکدا هەندێک لە چاودێرانی سیاسی ڕۆژانە سەرکەوتنەکانی خۆراوی کوردستان تۆمارەکەن ئەو تاقمە کێن و کێ پشتیوانیان لێیەکە و بۆچی دروست بوون بۆ چوونی بەڕێزە لەو بارەیەوە ئێمە ئەس دیسەشتەرە تاکید دەکەم دووبارە دکەم و تەماشەبانی هێژاوە بەس تهێزێ مە لەشکەری لەسەر عەردێ ئەنجومانە نیشتیمانیە کوردی تنەنە و پەیادێ ناهێلێ یەک لەشکەر و یەک جەکدارێکی ئەنە کەسێ هەبێ ji ber حتا ڕۆژانە هلمەتێ وایە گرتنێ سەرکردایê ئەحزابê ئەنجومانê digirin çalekvanê ئەنجومانê digirin layîngirê ئەنجومانê digirin bi hiceta leşkeriya neçar bi hiceta enû derketna xwepêşandana di hiceta daxuyanî derxistna bi her hicetekê peyda dikin û çê dikin peyadê ez dixwazim tiştekî ji biraderê me rêkewt İsmaîl mamoste rêkewt wextê got ez dibêjime te peyadê şaşîtiya dike û bercewendiyê netewî netewa Kurd di proja peyadê de tinena ne mecna wêne ez dibêjime te li cem Erdogan heye kekê rêkewt êta hûn tihma wilo cûzafên tavêjin bi ser xelkê de bêgot dizanibê bê çi heye û çi tune ye peyadê niha istifrat dike bi Kurdistana Sûriya peyadê jiyana leşkerî jiyana aborî jiyana civakî jiyana siyasî hemû dewrpêç kiriye xistiye destê xwe de bêgot proja wêne de tiştekî Kurdî hebe ew federalî kekhozan behsa federaliyê dike encumana neştimaniya Kurdî dijî wê sekinî qet rastî nîne ji vê re ji ber proja encumana neştimaniya Kurdî
بائتلافرا و دقه بدقه دبيجي بيشروجا سوريا سيستما نظام سوري بيشروجي غرك فيدرالي بي اف سيستما كفن بشار الاسد وبافي وينا وانا فندين نمد مشي بملت سوري بتفايرة وبتايبتي بملت كردرا فيدراليا جو بايديد بيجي بلا كرمكن بيجن بچرنگية وچلويا پروژه قومی داخوازه ملت کرد هندروی سوریا دا برا کرم که شروفه بکش خلقه خورا جماور بیجه ببچه رنگیه ما في ملت کرد بلا رحنایه بافجه سرد هندروی سوریا دا چیه کشاد ناف برا ما و پیاده دا نجبر اردوغانا و نجبر گو حافظ اسد بشار اسد دعما پیادید که آن دجی وینایا اف گوت خوندن سیاسی سرکردای پیاده روزانه الپایتخت دولتانا و بمخابرات ترکیه رده و دستینه و به ایران رده و دستینه و به بغداد و به شام رده و دستینه ما نگوت یا چما بلکی برجواندی واته دهبن مصلحه طنقاویک درباز دبه گرک احتمال مروز گرک استغلال بکه و جه استفاده بکه اف تشتکی بلکی د سیاست دا خوندنا وی درست به له هر گوتنا یک جوادبه خوفکه والله جبرگو انجمن الاجتماعیه کردی د ائتلاف ها پیمانه سوری ده معناوی اردوغانین و معناوی خائنن اردوغان وکر و نکر بور نکر و نکاری بو خود با اردوغان را تسویق بکن گو هون بگهنه درکه هون دجمنه قضیه کردی و ملت کرد پیدا دکن زحف دکن زور دکن ملت تركيا جركا ندج من قضية كردي وملت كرد بي أردوغان جركا هون بيرا سياسة ودبلوماسية ممارسة بكن نهون دجمناتية بيرا إعلان بكن بيادي جركا بريتشا كيخو بدي رجيم بشار ما في مد سوريا دا الجنب بشار أسد وبابي ويا والجنب بعثة والجنب مخابراتي وينايا نلجم أردوغان دهندروي سوريا دا ما في ملت كرد تركيا دا 20 مليون 6 مليون كرد اللي تركيا هيا او كاري دعوه ما في خبكي ام بيشتغيرن بيرا اردوغان نهاتيا نقوتيا برا ما في ملت كرد وكرد شنابه هاو بشبن د بيشروجا سوريا نودا تبري خد وينات تجملاتيه بيرا تشيتكي كاكري كوت اسماعيل تنزاني انا كسكينه وچنا اف احزاب گوزیده 5 سالی دناف خباتا سیاسی دنا و برخودان دکن و حبس و زندان نظام و رجیم دیتنا و زحمتی و ایمک و فصل دیتنا و بیناسنامه مانا تهاتی نهاد بیجی وانا افنا برجواندی وانا اردوغان رنا برجواندی احزاب و تفگرا سیاسیا کردی دهندر و اتفاق ودسقرتنا ما بهفدوره يدفع ام اتفاق بكن بهفدوره كاكي هوزان عفريني افنان نايشيتا ياقو هناك حزب جا انجمانا الاجتماعية كردي در كتبن ان ليفا قرهابن بروجيكا انجمانا الاجتماعية كردي هيا ام دخوازن جي بيادي وكري كفتني كبن ان زور سپاس بو برزي كاك جدعان قضية كردي وملتي كرد شنابه بفيرنجي هنيت على طول بيجي انه والله انجمانا الاجتماعية كردي زور سپاس بو برزي ضعيف تجي وقت شخصك تنهامت تو وريكوت اسماعيل وك اشخاص وك سايتينا هون خلقيت هاددين يان ولو يان قيمه وناي ويان فيرنجي هني يان شنابه از دخوازم هون وك بيادي شيرتكار بالبيادي لفقرك السياسات اخو تشيكي زور سپاس کاتی برنامه‌کەم بەرەو کۆتایی ڕۆکاک جدعان زۆر سپاس بۆ بەڕێزێ هەگەر ئەم نەتەفقن سەر مافێ ملەتێ کورد لە سووریادا زۆر سپاس هەگەر اتفاق چێ نەبێ ڕێکەفتن چێ نەبێ ملەتێ کوردە تجارە ئەم نکارن جێبجی بکەن زۆر سپاس بۆ بەڕێز جدعان علی دواترە گەڕمەوە لای بەڕێز من کاتی بەرنامەکەم بەرەو کۆتایی ڕۆ کۆمنتی بەڕێزان لەو بارەوە وتا چەند پێت وایە هەرچەنە ئەم هاوپەیمانیەتیە دژی سەرکەوتنەکانی خۆر ئاوا دروست بووێ بەڵام لە کۆتاییدا تورکیا لەم مەشدا شکستی هێنا
ئەگەر بە کورتی وەڵام بیت و سپاس دەکەم. زۆر سپاس و ڕەبوونەکەی کاک جدعان لە جێی خۆیەتی چونکە ئەنە کەسە نەماوە هەڵۆشاوەتەوە تەنیا دوو حیزبیان ماوە ئەم دوو حیزبەش پێم وانە لە ناو ڕۆژاوای کوردستانشە باوەڕ ناکەم مەگەر هێز و توانای خۆیان هەبواە 100 حیزبێک و پێدەژ نێتوانی ئەوان لە ساحەکە بکاتە دەرێ و وەکو خۆیان باسیەکەن یعنی بەو جۆرە بەڵام ئەوان تەبعاً لە ناو ئەرزی واقعا لەبەرەوەی لە ڕۆژاوای کوردستان نەماون ئاگاداریان لە ڕووداوەکانی ئەوێ نەماوە دابڕاون بۆیە پێم وایە ئەمە تەنیا لێدوان و داخوایانیە کە لە پشتێوە سیاسەتەکانی تورکیا و سیاسەتەکانی بەداخەوە هەنێک لەو حیزبانەیە کە لە پێل کە لە سێبەری تورکیاە دایانێت لە ڕۆژاوای کوردستانە ئەو شەڕە ناخۆیە دوایی کۆمنتم ڕۆژئاوا سەر دەکەوێت ئەوەشی کە لە ڕۆژئاوا سەر دەکەوێت ئەوانن کە لەوێ شەڕەکەن و شەهیدیانەیە و جانفیداییەکەن. زۆر سپاس بەڕێز جەدعان عەلی دوایین کۆمنتی بەڕێز ئەگەر بە کورتی بێ سپاس دەکەم چونکە بەرنامەکەم کۆتایی هات. ئێمە ئەس دەبێژم برادەرێمە ڕێکەوت باش بزانێ تجارە مافێ ملەتێ کورد بجی نابن هەکە ڕێکەفتن دناو ملەتێ کورددا و دناو تەفگەرا سیاسیدا چێ نەبێ و درست نەبێ. زۆر سپاس. هەگەر پەیادێ نەوێ سەرخەتا درست و ڕاست ئانەتەوا کورد تجارە مافێ کورد بکوشتنێ و بشەهیدێ گۆدبەر خەلکێ زۆر سپاس بۆ بەڕێزێ پێ تجارەتێ بخوناوە بکێ زۆر سپاس کاک جەدعان بدێ کوشتن نەدبەر مافێ ملەتێ کوردە تجارە مافێ کورد پەیدا زۆر سپاس بۆ بەڕێزێ سپاس بۆ بەشداریکردنێ لە پانۆرامادا زۆر سپاس بۆ بەڕێز جەدعان عەلی دوایین کۆمنتی بەڕێز کاکۆزان ئەگەر بە کورتی بێ سپاس دەکەم چونکە کاتی بەرنامەکەم کۆتایی هات. سپاس والله من سپاسی ئێوە دەکەم بەڵام بوو مەسلەی من حەز دەکەم مەسلە پەیەدە نینە ڕۆژاوای کوردستان مەسلەی ئیدارەی زاتیە ئەوەندە حزب هەنە ئەوەندە لایەن هەنە بۆیەژی من ئەڵێم ئیدارەی زاتیژی نوێنەرێتیەوە گەلێ کورد ڕۆژاوای کوردستان دەکە ئەوەی کە ئیدارەی زاتی قبولش نەکە ئەو خۆی بۆ پۆزیسیۆن زانە زۆر نۆرمالە ئەمەژی تشتێکی نۆرمالە بۆیەژ من بۆ پێشمەرگەژی ئەڵێم کە باسی پێشمەرگە دەکەن پێشمەرگە هەموو مناڵی خۆمانە زاڕوکێ خۆمانە زاڕوکێ منە ji bo jî ئێمە ئەم دخوازن ئاشتی بێ بەس ئەمە دەبن ئیدارە زاتیدا. سپاس بۆ بەڕێز هەوزان ئەفرینی ڕۆژنامەنووس سپاس بۆ ئامادەبوونی بەڕێز هەروە بەڕێز ڕێکەوت ئیسماعیل نووسەر و ڕۆژنامەنووس سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزی شەهروا بەڕێز جەدعان عەلی ئەندامی ئەنە کەسە سپاس بۆ بەڕێز کاک جەدعان کە لە ستودیۆی کورسات لە هەولێرەوە بەشداریت کرد لە پانۆرامادا. خۆشەویستان لێرەدا پانۆراما کۆتایی هات.